بەتی گرنگ بابەتی دوای پرۆسی هەڵبژاردن یەک ڕیزی نێو ماڵەکانی شیعە و سونە و کوردە لە بەغداد و کارکردن بۆ تیمێک لە بەغداد بۆی بتوانین زۆرترین دەستکەوت بۆ گەلەکە یاخۆت بۆ دەنگدەرەکانت بەدەستبێنی. هەر لە دوای پرۆسی هەڵبژاردن بە دووسێ ڕۆژ دوای پرۆسەکە یەکسەر چوارچێوەی هەماهەنگی ئیتاری شیعی توانیان یەک ڕیزی و یەک هەڵوێستی و بتوانن نێوماڵی خۆیان ڕێک بخەنەوە و بە کوتلەیەک بەشداری لە حکوومەتی داهاتوو بکەن. دوێنێ سونەکانیش دیسانەوە هەرچەند ئەمە قسە و باسی زۆر لەسەرەکە لە سونەکان لەبەر ئێمە چەند جارێکە بەیەکۆ کۆ بنەوە و ئیتارێک دروستەکەن کوتلەیەک دروستەکەن بەڵام دواتر بە بۆنەی ئەوەی کە لایەنگری زۆرە هەڵەوەشێتەوە. بەڵام لە ئێستا سونەکانیش لە عێراقا لە دوای پرۆسی هەڵبژاردن کوتلەیەکیان پێکهێناو و پێکەوە وەکو یەک ڕیزی سونی عێراق کار دەکەن. ئەوەی کە گرنگە کە ماوەتەوە کووردە کە بەڕاستی تا ئێستا لە دوای هەڵبژاردن نەتوانراوە یەک ڕیزی کورد لە بەغداد هەماهەنگیان هەبێت و پێکەوە کار بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنش لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی و بە سەرپەرشتی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی و پێشتریش لەلایەن بەرپرسانی یەکێتیەوە باز لەوا کرا کە گرنگە ئەوە ئەبێت لە بەغداد یەک هەڵوێست و یەک ڕیز و یەک دەنگ بین بۆی بتوانین مافەکانی گەلی کورد بە تەواوەتی بچەسپێنین و بەدەستیان بێنین. جا ئێمە قسە و باسەکەین بزانین بۆچی گرنگە کورد نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە، کورد بە یەک دەنگی لە بەغداد بێت و یەک ڕیز بێت و یەک هەڵوێست بێت وەکو لایەنەکانی تریش بۆی بتوانێت بزانین چه ئەنجامێک یاخۆ چ دەستکەوتێک بۆ گەلی کورد دەتوانن بەدەستبێنن. بۆی قسە و باز لەسەرم بابەتە بکەین. میوانداری هێمن حەسەن چاودێری سیاسیمان کردووە لە کەرکووکەوە ڕاستەخۆکە لەگەڵمانەیە. کاکێ من بانیت باش سڵاو لێبێ. پرۆسەی هەڵبژاردن تەواو بوو، نێوماڵی شیعی خۆیان ڕێخستەوە، نێوماڵی سونی ئەوانش خۆیان ڕێخست و خۆیان یەخستووە، تەنها کورد ماوە. کورد دەبێت چی بکات و بۆچی گرنگە کە ئەم یەک هەڵوێستی و یەک ڕیزە لە بەغداد دروست ببێ؟ بەیانی ئێوە و هەموو بینەرانی ئازیزی کەناڵی کورسات باش. تەبەن ئێمە وەگوتومانە هەمیشە یەک ڕیزی و ئاشتەوایی و یەک دەنجی باشترە لە پەرتەوازەی و دووریەکەوتنەوەی هێزە سیاسیەکانی کورد لە بەغدا. هەر کاتێک کورد بە یەک دەنگ و یەک سەنگ و یەک پاکێجەوە لە بەغدا ئەگەر هێزەکان و قوتارەکانی خۆی یەخست بێت لە نێو پارسەنگی کورد لە نێو تەرازووی یاسادانانی دەسەڵاتی تەشریعی پەرلەمانی بەغدا پارسەنگی قورستر و زیاتر بۆ توانوێتی کۆمەڵی مافی زیاتر بۆ گەلەکەی و بۆ نەتەوەی کورد پەرکێژ بکا و زیاتر بەدەستی بێنێ. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دەبینین لە ساڵی 2005 بە سەرۆکاتی و ڕابەراتی خوا لە خۆش و سەرۆک مامجەلال کە لەوێ چەتری کۆکەرەوەی هەموو لە نەوهێزە کوردیەکان بوو، ئەو یەک ڕیزی و یەک دەنگەی دروستی کردبوو. پارسەنجی کورد لە بەغدا زۆر زۆر بەهێزتر بوو لە ئێستا. ئەو وەختە توانیان دەنگێکی کاریگەری زیاتر بن لە بۆ مێژوو کە لە 100 ساڵی ڕابردوودا لە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 توانیان زۆرترین ماف بۆ نەتەوەی کورد دەسەبەر بکەن. ئەو مافانی کە لە دەستوری هەمیشەیی دەسەبەر بوو بۆ کورد بە هەموو 6 دەستورەکەی ڕابردوو کە لە عێراقدا 2 دەستوری دایمی و 4 دەستوری کاتیمان هەبوو، لە هیچ دەستورێکە نەتوانراوە بەو جۆرەی ئێستا مافی کورد لە پەرلەمانی بەغدا لە عێراقدا بۆ نەتەوەی کورد جێگیر بکەن. بەڵێ کاک حەسەن لە ئێستادا تا چەند ئەمە دەگەڕێتەوە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کاتە کورد یەک ڕیز و یەک هەڵوێست بوو. بەڵێ کاک هێمن لە ئێستادا تا چەند گرنگە کە لایەنەکان لەسەر بنەمای نیشتیمانی و نیشتیمان پەروەری نێوماڵی کورد پێک بهێنن بۆی کە بتوان تەواوی مافەکانی کورد بەدەست بهێنن وەک لە ڕابردووە چۆن سەرۆک مامجەلال توانیوێتی نێوماڵی کورد یەک بخا. جا ئێمە باسی مێژوویەکمان کرد کە 25 ساڵ بەر لە ئێستاە. ئێستا باسی ئێستا بکەین ئەم دۆخی ئێستا دەگوزارێ ببورن دیسان دەگەڕێنەوە بۆ
نمونەیەکی زیندوی زۆر نزیک کە 2000 بینیمان سەرۆک باڵ تاالبانی لە پیرمامەوە لە دوایین کۆبوونەوەی لە پیرمامەوە بەڕێکەوت بۆ بەغدا یەک دەنگ و یەک پاکێز و یەک گوتاری کوردی گەیان دەلایەنە شیعەکان توانی گرێچوێرەی موچەی کوردستان لە بەغدا بکاتەوە. ئەمە دووبارە مێژوو دووبارەی بێتەوە زارشتر لە مامجەلالەوە بۆ سەرۆک باڤڵ کە پێمان دەڵێ کورد هەر کات یەک ڕێز و یەک دەنگ بوو بەم جۆرە دەتوانین ئێمە کۆمەڵی مافی زیاتر کۆمەڵە دەستکەوتی زیاتر بۆ نەتەوەی کورد بۆ گەلەکەمان دەسەبەر بکەین. 2000 جەماوەر و گەلی کوردیش هەر ئەوە چاوەڕان لە حزبە سیاسیە کوردیەکانەکات. هەر حزبێکی سیاسی لە کوردستانە ئەگەر بێت و ببێتە هۆی تێکدانی یەک ڕێزی نێوماڵی کورد لە بەغدا ببێتە هۆی پەرتەوازەی دەنجی کورد ببێتە هۆی ئەوەی کە مافەکانی کورد دەسەبەر نەبێت بەهۆی ئەو پەرتەوازەیەوە ئەو کاتە دەکەوێتە بەر لێ شاوی ڕق و قینەی جەماوەری خەڵکی کوردستان و لەوانەیە لە هەڵبژاردنە بازەکەی بدات. بەڵێ کاکێمە لە ئێستادا کات ئەوەنە زۆر ماوە کە چاوەڕوان بکرێ بۆی کە نێماڵی کوردیەک پێم خۆشە هەر نمونەیەکی تر حەزەکەم هەر نمونەیەکی ترتان جا ئەوە ئەرکی حزبە سیاسیەکانە ئەرکی ڕاگەاندنەکان ئێستایەوە بە بکارێکی پیرۆز هەڵساون وەکو کورسات لە هەندێک کەناڵی تر لە جیاتی ئەوەی فو لە ئاگری بربەرەکانی و دژایەتیکردنی یەکتری بکات بێن ئاوا گرنگجی بە یەک ڕێزی تەبای نێوماڵی کورد بدەن پێویستە کەناڵەکانی ڕاگەاندن ڕێکخراوەکان اینجا حزابە سیاسیەکان بۆی کاریگەری دروست بکەن لەسەرەوەی کە چۆن خۆتان باستان کرد ئێستا کە ئیتاری شیعی هەبوو لە عێراقدا دوای ئیتاری سونی دروست بوو ئەی ئێستا کورد چ ئیتارێکی خەڵک دەپرسێ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەپرسن ئەی کورد چ ئیتارێکی هەیە بۆی لە بەغدا یەک دەنگ و یەک ڕیز بێ بۆی بتوانێت لایەنەکانی تر سوود نەتوانن لە پەرتەوازەی ڕۆڵی کورد و لە دەنگەکانی کورد ئیتارانیان هەبێ کاکێ من بەڵام کورد تا ئێستا لە دوای نەمانی سەرۆک مامجەلالەوە نەیتوانیوە ئەم یەک هەڵوێستی هەبێت تەنها یەکێتیە کە داوای ئەم یەک هەڵوێستی یەک ریزی ئەم ئیتاراکە بۆ تا ئێستا نەتوانرا پرسیارەکە خۆی ئەمەیە ینی جەنابەت چاودێرێکی سیاسیت و ئەزمونت هەیە و ئاگاداری بارودۆخی عێراقیت بۆ تا ئێستا دروست نەبوو ئەم ئیتارە کوردیە ئەم یەک ریزیە ئەم یەک هەڵوێستیە. زعما پرسیارێکی زۆر گرنگ و جەوهریە من زۆر باش بوو ئەو بابەتە دوورژان چەند هۆکارێکی زۆر گرنگ هەیە کە دەبێتە هۆکاری ئەوەی کە نێوماڵی کورد لە بەغدا یەک ڕیز و یەک دەنگ نەبێ یەکێ لە هۆکارەکان بەرژەوەندی تەسکی حیزبایەتیە بەرژەوەندی تەسکی حیزبایەتیە دەخرێتە پێش بەرژەوەندی نەتەوەی هەندێک جار هەندێک حزبی سیاسی لایەنێکی سیاسی کوردی زۆر جار خۆی بە پارتی پێشڕەوە زانێ بڕای بە یەک ڕێزی و یەک دەنجی نییە حزبەکانی تر بە پاشڕەوی خۆیان نەزانن هەر کاتێک کە حزبەکانی تر لە ڕوانگەی ئەوەی کە ئەو حزبیان بە پێشڕەو زانی خۆیان بە پاشڕەو زانی ئەوە وێنایەکە بە یەک ڕێزی نێوماڵی کورد بەداخەوە دەبێ حزبە کوردستانیەکان بەرژەوەندی نەتەوەیەکە بخەنە پێش بەرژەوەندی تەسکی حیزبایەتی یەکێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە کە هەندێک جار بەداخەوە وڵاتانی ئیقلیمی ڕۆلیان هەیە لەوەی کورد یەک دەنگ و یەک ڕیز نەبێ بۆ ئەوەی لایەنە شۆڤێنەکان لایەنەکانی تری عێراق بتوانن ڕێگە لە دەستکەوت و مافەکانی کورد بگرن ئەوە بکەن بە پێوەەر و بە ئامانج بۆ ئەوەی کورد یەک ڕیز و یەک دەنگ نەبێ نمونەشمان زۆرە ئەوە ڕووی داوە ئێوە ئەگەر بگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی ساڵی 2014 لە کەرکوب یەک دەنگ و یەک ڕیزیەک دروست بوو لە ساڵ 2014 کورد یەک لیستی پێکێنا هەموو حزبە کوردستانەکان بەڵام 2000 دوایەوەی کە لیستەکە ڕاگەاندرا پاش چەند سەعاتێک لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە ئیعازێکی دەرەوە ئەو یەکلیستی هەڵوەشێنرایەوە بەبێ هیچ هۆکارێک ئەمانە پێمان دەڵێت هەندێک جار بەرژەوەندی حزبایەتی یاخۆت هۆکاری ئیقلیمی هۆکاری فشاری دەرەوە کاریگەری لەسەرەوە دروست دەکات کە یەک ڕێزی دروست نەبێ اینجا ئەمە دەبێتە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حزبە کوردستانەکان دەبێ هەست بە ئاسی بەرپرسیارەتی و نەتەوەی و ئەخلاقی بکەن دەبێ بەرژەوەندە نەتەوەکان بخەنە پێش بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بۆ ئەوەی کورد بە یەک پاکێز و یەک دەنگ لە بەغدا
نێوماڵێکی کوردی دروست بێ و هاوشێوەی ئیتاری شیعی و ئیتاری سونی. بەڵێ کاکێ من ئەو هۆکارانەی کە باسە لێوە کرد نابێتە هۆی خراپترکردنی بارودۆخی ئابووری و دارایی خەڵکی کوردستان؟ بێگومان هەموو کاتێک هەر بارودۆخێکی نەخوازراوی سیاسی دروست بێت لە عێراق لە کوردستان کاریگەری ڕاستەخۆی لەسەر بژێوی قوتی ژیانی خەڵکەیە. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ نەک ئەم بارودۆخی ئێستای کوردستان بۆ هەموو بارودۆخەکانی عێراق لە عێراقدا لە دروستبوونی دەوڵەتی عێراق و لە ساڵی 1920 هەتا ئێستا لە 100 ساڵی ڕابردوودا هەر دە ساڵ جارێک بە هۆکارێکی ئیقلیمی یاخود هۆکارێکی دەرەکی فەوزایکی سیاسی یاخود شەڕێکی نێوخۆیی یاخود ئیقلیمی کە بۆ عێراق دروست بووە دۆخی عێراق بەرەو ئاسێکی ناسەقامجی ڕۆیشتووە 10 ساڵ جارێک وای کردووە دۆخی ئابووری گوزەرانی عێراق و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بکەوێتە مەترسیە و ئاشوب و گرانی دروست بێت کاریگەری لەسەر بەرزبوونەوەی درا و کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بازار لەسەر کڕین و فرۆشتن لەسەر هەموو ئەم شتانە دروست بێت ئەمانە وا دەکات کاریگەری زۆر نەرێنی و خراپ لەسەر باردۆخی گوزەرانی خەڵکی دروست بکات بۆیە سەقامگیری سیاسی ڕاستەخۆ پەیوەندی بە خۆشگوزەرانی بارودۆخی قوت و ژیانی جیرفانی هاوڵاتیانەوە هەیە وەگەوەی کە ئەو یەک دەنگەی 2000 بینیمان کە لە کۆبنەوەکەی پیرمامەوە دروست بوو سەری هەڵدا ڕۆیشت کە سەر و بابەت چوو بە بەغدا چەند ڕۆژێک دوای ئەوە ڕاستەخۆت کاریگەری ئەرێنی لەسەر جیرفانی موچەخۆرانی کوردستان دروست بوو موچەکرایەوە و باردۆخی خەڵک بە زۆر لە زۆرەکان و بازاڕیش کرانەوەی بەخۆی بینی سەرۆک بافڵ باشە کاکێ من پێتان وایە ینی لە قسەکانی جەناب تا ئەمە ڕوون بووە کە هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە کە کاریگەری وڵاتانی ئیقلیمیان لەسەر بێ یاخود کاریگەری لایەنی دەرەکیان لەسەر بێت لە بڕیاردانە وەکو ئەوی کە بینیمان نمونەی کەرکووک بوو کە خۆشت باست کرد ینی ئەمە کاریگەری هەیە لەسەر یەک ڕێزی و یەک هەڵوێستی کوردیش لە بەغداد؟ بێگومان ئەگەر ئەو لایەنە سیاسیانە ئەگەر بەرژەوەندیە حەزبیەکە پێش بخەنە بەرژەوەندی نەتەوەنی ئەکید کاریگەریە بێ و پەرتەوازەی سیاسی دروستە بێت و یەک ڕێزی کورد لە بەغداد دروست نابێت بەڕای من چارەسەر تاکە چارەسەر ئەگەر کورد بێوێ یەک ڕێزی لە بەغداد دروست بکات دەبێت لێرەوە لە کوردستان و ناوماڵی خۆی یەک بخاتەوە ئەو کێشانەی کەوا ئێستا بۆتە هۆکاری بین پەنجە لەسەر برینەکاندان ڕاستەخۆ باسی بکەین ئەو کێشانەی کە هۆکارە بۆ ئەوی ئێستا کورد لە بەغدا پەرتەوازە بێت بریتە لە سێ پاکێز هەر سێ پاکێزەکەش خۆی دەتوانین بڵێن لە ناو یەک ئیتاری کوردیا دەبێنێتەوە کە بەتایبەتی لە نێوان هەردوو حەزبی سەرەکیە لە کوردستانە دەتوانن پێشەوەی بستنە بەغدا چارەسەری بکەن بەڕای من پاکێجی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پاکێجی حکوومەتی خۆجێیی کەرکووک و پاکێجی پێکەنانی حکوومەتی بەغدا هەر سێکیان پەیوەندیان بە یەکتریەوە هەیە پێویستەکە پێشەوەی پەرلەمانتارانی کورد بە تایبەتی پارتیوێچێتی ڕێ بکەن بۆ بەغدا لە نێو ماڵی خۆیان ئەم سێ پاکێجە حەل بکەن ڕێکەوتنی لەسەر بکەن ئەو کاتە ڕاستەوخۆ یەک ڕێزی و یەک دەنجی سیاسی کورد لە بەغداد دروست دەبێت و بەڵام ئەگەر تۆ لێرە لە ناو ماڵی خۆتە جارێت تۆ خۆت یەک نەخستووە حکوومەتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە دروست نەکردووە لە کەرکووک پارتی تا ئێستا دان بەم حکوومەتە خۆجەیی کەرکووک نانێت و هەردوو ئەندامی ئەنجومەنەکەی نانێتە پارێزگا لە بەغدا لە دروستبوونی پێکەنانی حکوومەتی عێراق و مەوزوعی سەرۆکۆمار بەرامبەر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەم پاکێجانە ڕێک نەخرێت بەڕاستی هیچ ئەرزشێکی نابێت کە پەرلەمانتارانی کورد بچێتە بەغدا بۆ ئەوی لێ باسی یەک ڕێزی و یەکگرتووی کورد بکات لە بەغداد پێویستە لێرەوە ناوماڵی خۆی کوردیەک بخات و ئەو کاتە دەتوانێت لە بەغدا لە سەر یەک پاکێج و یەک سیاست ئاراستە هاوشێشەکانی سیاسەکانی بۆ بەڕێز هێمن حەسەن چاودێری سیاسی کە ڕاستەخۆ لە کەرکووک کۆمبانیا لەگەڵمان نبووی